بسم الله الرحمن الرحیم. خۆشەویستان سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێ، خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکا، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکا. ئەمڕۆ بە حەول و قووەتی خوا دەچینە خزمەت فەرمودەیەکی تری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ لەن تەدخولوا الجەنەتە حتى تؤمنوا ولن تؤمنوا حتى تحابوا أولا أدلكم على شيء إذا فعلتموه تحاببتم أفشوا السلام بينكم. أو فرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جارێ باسی ئەوە دەکا دەفەرمێ لەن تەدخولوا الجەنەتە، ناچنە ناو بەهەشت. کەواتە ئەوەی کە ئەوڕۆ هەر کەسێکی کە مرد فاسقە، فاجرە، نوێژنەکەرە، مرتەدە، هەر لەسەر هەر دین و مەزهبێکی دیکە هەر بۆ بەهەشتەی ڕەوانە دەکات، پێغەمبەر دەفەرمێ ناچن بۆ بەهەشت بە مطلقی. ئیستیثنایەکی تێدا کردو، چێن ئەوانەی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەچنە بەهەشت حتا تؤمنوا، ئەوانەی کە ئیمان نەینن. ئیمان هێنان ئەوەی ئینسان ئیمانی بەخوا بێ، ئیمانی بە پێغەمبەری خوا بێ عەلەیهی سەڵات وسەلام کە دوایین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وە شوێن کەوتوی شەریعەتی خوا بێ. ئەوە خاڵێکە زۆر مهمە ئینسان بزانی. ئیمان بەوەی دروستە بێ. ڕوکنەکانی ئیمان تەماشای خۆت کە داخۆ لە خۆت داهینا و نەدی، ڕوکنەکانی ئیسلامت هێنا و نەدی یانەنا، ئەوانت مەزبوط کردبن بە ئەهلی ئیمان لە قەڵەم دەدرێ، بە ئیماندار لە قەڵەم دەدرێ. ئەگەر گوناه و تاوانی گەورە و گچکەشت هەبن لە دایرەی ئیمان ناچێ دەرەوە مادام ئەوانت مەزبوطن. ئەو جا پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام بۆی کە وەلەن تؤمنوا و ئیمانتان تەواو نابێ، کامڵ نابێ حتا تەحابوا، ئەنی هەتا یەکترتان خۆش نەوێتن. لەبەرەوەی کۆمەڵگە و مجتەمەعی موسڵمانان دەبێ یەکتریان خۆش بووە، لەگەڵ ئێش و ژانی یەکتر دابن، لەگەڵ مەعاناتی یەکتر دابن، هاوکاری یەکتر بکەن، ڕقوچین و بغزمان لێک نەبێتەوە لەسەر بیر و بۆچوونێک کە من لەگەڵ فقه و بیر و بۆچوونی تۆ دانێمە، تو لەگەڵ فقه و بیر و بۆچوونی من دانی. دەبێ ئەسڵی محەبەت و خۆشەویستیەکە و برایەتیەکەمان ئاگا لێ بێتن. دەفەرمی ئەوەلا ئەدلکم عەلا شەیئین ئیذا فەعەلتموه تەحابەبتم، شتێکتان پێ بڵێم ئەگەر بیکەن خۆشەویستی و محەبەتتان لا دروست دەبێ. بەڵێ ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئەفشوا السەلامە بەینەکم، سەلام زۆر لە یەکتری بکەن. حتا هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕەزا و ڕەحمەتی خوایان لەسەر بێ، پێغەمبەر ئاوای فێرکردبوون سەلامیان لێک دەکرد، لە مەجلیس هەڵدەستات دەهاتەوە سەلامی دەکرد، دەسوڕایەوە سەلامی دەکرد. یعنی کاتێک کە دەچێ ناو ماڵ و منداڵی خۆت سەلام کە دەگەی ڕەفیقێکت سەلامی لێ بکە، لەو لای دەسوڕێەوە گەیشت سەلامی لێ بکە. ئەو سەلامکردنش لەو کەسانەی کە دەیان ناسی و نایان ناسی لە هەموو خەڵکی سەلام بکە. سەلامکردن محەبەت و خۆشەویستی دروست دەکات. تەجروبەیکن خۆشەویستانی خۆم، وەڵڵاهی کەسێک کە ڕقیشی لێتە 8-9 جار سەلامی لێ بکە، ئەو ڕق و بوغزە دەگۆڕدرێتن بە خۆشەویستی و محەبەت. خوای گەورە ئیمانمان سەلامەت کە، عاقبەتمان خێر بکە و لە فردەوس و بەهشتی پانوبەرینی خوای پەروەردگار پێک شاد بینەوە لە مەجلیسی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. وەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.